لەم باخچەی ئاژەڵانە کە کەوتۆتە ناوەندی واشنگتن سەرڕای ئاژەڵی جۆرا و جۆر کارە هونەریەکانی ئەنجێلاش بووە تا جوانیەکی دیمەنی باخچەی ئاژەڵانی نیشتیمانی. من ئەوە دەزانم کە خەڵک دەخوازێت لەگەڵ ئاژەڵی گەورەدا وێنە بگرێت ئەوە ژواتای بەشداری پێکردنی وێنەکەیە لەگەڵ خەڵقی تردا جاری وا دەیخەنە سەر فەیسبوک بیرۆکەکە ئەوەیە خەڵق قسەی لەسەر بکات پەیامەکە بەردەوام لە گەڕاندایە. ئەم کارە هونەریانە بە وربوونەوە لێیان دەزانی کە چ تێفکرینێک لە هەناوی ئەم کارانەدایە ڕەنگە لا سیر بێ دەبەی ئاو ئەو شلەمەنیانەی ڕۆژانە فرێ دەدرێت ئەویش بەهای خۆی هەبێت بەڵام لای هەموو کەس وەگەک نییە. لەو باوەڕەدام ئەوە بلیمەتیە کە بتوانیت لە خاشاک پەیکەر دروستکەی من هەرگیز ناتوانم کاری وا بکەم سرنجڕاکێشە ئەوەی لە دەریا دەبینی فرێدراوە لەم کارانەدا بەکار هاتووە. شتێکی خۆش و سەرنجڕاکێشە هەرچی گیاندار جیهان هەیە لێرە لە خاشاک دروستکراون من کارەکەم کەشتیوانیە بەردەوام نزیکم لە دەریاوە ئەم شتانە دەبینم کە فڕێدراونەتەوە ئەوەکان. لەم باخچەی ئاژەڵانە دەتوانی لە دوورەوە لەگەڵ ئاژەڵەکانیدا وێنە بگریت بەڵام ئەستەمە بتانی دەستیان بدەیتێ بەڵام ئاژەڵەکانی ئەنجێلا ئاژەڵی ڕەنگاوڕەنگن وەک پەیامی پرۆژەکەی. ئەختەبوتەکەی بەخچەی نیشتیمانی جێدەهێڵێت لەسەر بارهاڵگرێکی واڵا دەگەڕێت بە وڵاتەکەدا و لە ویزگەیەکی شەمەندەفەری کۆلۆرادۆ دادەنرێت پاشان چەند شوێنی تری ئەمریکا دەکات و دێتەوە بۆ واشنگتن. هەرکەس لە باخچەکە لەو هونەرمەندەی دەڕوانی لە بەردەم کامێرەدایە دەوەستان تا سوپاسگوزاری کارەکانی بن. حەزیشان دەکرد کە ببنە خۆ بەخێش تا دەستیان هەبێ لە کۆکردنەوەی مادە پلاستیکیەکان کە مەترسی گەورەن بۆ ژینگە. خۆشحاڵیەکی گەورم پێدەبەخشێت کاتێک دەبینم کارەکەم ڕۆڵی خۆی دەگێڕێت و کاریگەری لەسەر خەڵق دەبێت کە دەزانن ئەو کارانە هیمنن دەیانێ بمبینن و قسەی خۆیان بکەن. لە دنیادا بە هەرێمی کوردستانیشەوە هونەرمەندی وەک ئەنجێلا هەن کە دەیانەوێت کارە هونەریەکانیان پشتگیریەکیش بێت بۆ پارێزگاری ژینگە. ئەم هونەرمەندە و سەدان خۆبەخشی تر خەمێکیان هەیە کە ڕستە فرێدراوەکانی ئێمە دەکەنە هونەر ئەوان ژینگە پارێزن. ئیدی تۆش بڕیاری خۆت بە یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن دیسی باخچەی ئاژەڵان.